موچەی مانگی چوار ڕێو شوێنە ئیداریەکانی حکوومەتی هەرێمی کوردستان وەکو مانگی پێشوێمە بە سەریعی تەواویەکەین و ناهێڵن هیچ خەلەلێک لە ئێمەوە هەبێ ئینشاءڵڵا لە وادەی خۆیاندا بەشەکرێت موچە. ئەو مەوزوعی کە تەنها گۆڕانکاری تەرجەمەی ناوەکە هیچ فەرقێکی نییە، بەس ناوەکە تەرجەم بەس سەرچاودا دەگەڵێ. ماشەڵڵا هەناردەکردنەوەی نەوت حکوومەتی هەرێمی کوردستان جێبەجێ کردووە، بەڵام تاوەکو ئێستا جۆرێک لە سیستێک لە حکوومەتی فێدراڵەوە هەیە کە ئەمەش چارەسەر بکرێتەوە بە زووی دەست بە ناردنە دەرەوەینەوە. پرۆژەی ڕووناکی زۆر باش ئەڕوات، خەڵک نیگەران نەبێت، پرۆژەی خەڵکەوە و بە هیچ جۆرێک حکوومەتی هەرێمی کوردستان نە هەدەفی هەیە نە نیەتی هەیە بارگرانی لەسەر خەڵک دروست بکات. نرخەکان ئەنجومەنی وەزیرانە بێت ئینشاءڵڵا و مناقەشەیەکەین گفتوگۆیەکەین بۆی کە ئەو قسەی خۆمان ببەینە سەر لە یەکەم دەقەوە پێشمانە نابێت خەڵک زەرەر بکات. بۆ شاری هەڵەبجە جەنابی سەرۆکوەزیران مەسرور بارزانی ئەزانن کە دوو جار سەردانی هەڵەبجەی کردووەوە، کۆمەڵێک پرۆژەی گرنگ و استراتیژی لە هەڵەبجە ئەعلان کردووە، شاندی بە پارێزگابوونی هەڵەبجە هاتنە لای ئێمە لە نووسینگەی جەنابی سەرۆکوەزیران. سەرۆکوەزیران بەڵێنی پێدان کە هەموو بە دوواداچوونێکە کات وە بۆ بە پارێزگابوونی هەڵەبجەم کەیسە بە کەیسی خۆی ئەزانێت، بینیتان کە جهدێکی زۆر باشیان کرد. ئینشاءڵڵا لە داهاتوە خێر و ئاوەدانێکی زیاتر ڕوو لە هەڵەبجەکە و هەڵەبجە لەناو پلانی حکوومەتی هەرێمی کوردستانایە و جەنابی سەرۆکوەزیران زۆر مەبەستێتی کە تایبەتمەندی هەڵەبجە لە بەرچاو بگیرێ، بە تایبەت لە بابەتی گەشتیاری و لە بابەتی کوشتوکاڵە احتیمامێکی خاص بە هەڵەبجە.